درێژەی جەنایەتی ئیسرائیل لە غەزە. ئیسرائیل هێرشە بەرفراوانەکانی لە غەزە دەست پێکردووە و شەپۆلێک لە هێرشی ئاسمانی و تۆپخانەیی دژی ئامانجەکان لە سەرتاسەری ئەم خاکەوێرانەدا ئەنجام داوە. بە گوێرەی بەرپرسانی فەلەستینی زیاتر لە 300 کەس کوژراون و سەدان کەسی دیکەش بریندار بوون. قوربانیەکان هاوڵاتیانی مەدەنی لەوانە ژنان و منداڵانن. نەخۆشخانەکان و تیمەکانی بەرگری مەدەنی ڕایانگەیاندووە کە لەگەڵ ژمارەیەکی زۆر لە بریندارەکان بەرەو ڕووبوونەتەوە و لەژێر فشاردان. ئیسرائیل هەروەها فەرمانی چۆڵکردنی ناوچەکانی باکوور و ناوڕاستی غەزەی لە نزیک سنوورەکە داوە کە نیشانەدات لەوانەیە هێرشێکی زەمینی بەڕێوە بێت. سەدان و ڕەنگە هەزاران فەلەستینی کە دوایین جارگەڕابوونەوە ماڵەکانی وێرانبووی خۆیان جارێکی دیکە ئاوارە بوون. بۆچی ئەم هێرشانە ئێستا ئەنجام ئەدرێن؟ حکوومەتی ئیسرائیل لای وایە کە درێژەی ئەو هێرشانە دەبێتە هۆی ئازادکردنی بارمتەی زیاتر. زۆربەی بنەماڵەکانی بارمتەکان لە ئیسرائیل ئەم بانگەشە ڕەت دەکەنەوە. لە ڕووی کرداریەوە ئیسرائیل ئێستا تواناگەلێکی هەیە کە 6 هەفتە پێشتر نەیبوون. یەدەکی تەقەمەنی لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانەوە دابین کراوە، فڕۆکەکان و کەلوپەلی دیکە چاکراونەتەوە و هێزە سەربازیەکان پشویان داوە. هێرشی نوێی 16 ڕۆژ دوای کۆتایی هاتنی یەکەم قۆناغی لە 3 قۆناغی ڕێکەوتنی ئاگربەست کە لە مانگی ژانویە بەدەست هاتبوو ئەنجامەدرێت. بڕیار بوو ئەم 3 قۆناغا ببێتە هۆی کۆتایی هاتنی یەکجارێکی جەنگ، کشانەوەی تەواوی ئیسرائیل لە غەزە و ئازادکردنی هەموو بارمتە ئیسرائیلیەکان. دانوستانە ناڕاستەوخۆکان بۆ ڕێگری لە دەستپێکردنەوەی توندوتیژی وەستاوە. حەماس دەڵێت کە ئیسرائیل ڕێکەوتنەکەی پێشێل کردووە و لە بەڵێنی سەرەتایی خۆی بۆ چوونە ناو قۆناغی دووهەمی پلاندانرا و کە تێیدا ئازادکردنی بارمتەی زیاتر بوو ئەنجام بدرێت خۆی دزیوەتەوە. چه هۆکارێکی دیکە بۆ هێرشە نوێکان باس کراون؟ لە ڕاستیدا نەتانیاهۆ هیچ کار نیازی نەبووە بچێتە قۆناغی دووهەمی ئاگربەست، چونکە ئەم قۆناغا پێویستی بە کشانەوەی هێزەکانی ئیسرائیل لە غەزە هەبوو کە کردداری حەماسی وەک دەسەڵاتداری ڕاستەقینەی ئەو ناوچەیە دەهێشتەوە. بە گوێرەی بەرپرسانی مرۆیی لە غەزە ئەم ڕێکخراوە ئیسلامیە چەکدارە لە هەفتەکانی دواییدا دیسان کنترۆڵی خۆی جێگیر کردوەتەوە و بەرپرسە مەدەنیەکان گەڕاونەتەوە پۆستە پێشوەکانی خۆیان و لقی سەربازی لاوازکراوی ئەم گروپەش هەزاران هێزی نوێی کۆ کردوەتەوە. هۆکاری دووهەمیش کە باز دەکرێت پشتگیری تەواوی حکوومەتی ترامپ لە هێرشە دووبارەکانی ئیسرائیل لە دژی حەماس. پاشان فاکتەری سیاسی ناوخۆیی هەن کە ڕەخنەگرانی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بە فراوانی ئاماژەیان پێکردووە. نەتانیاهۆ بۆ دەستهێنانی پشتگیری هاوپەیمانە ڕاستڕەوەکانی خۆی بۆ سەرکەوتن لە دەنگدانە گرنگەکان لە پارلەمانی ئیسرائیل لە ڕۆژ و هەفتەکانی داهاتوودا و هەروەها پاراستنی دەسەڵاتی خۆی پێویستی بەم هێرشانە هەیە. ئەم هاوپەیمانانە بە توندی دژی کۆتایی هاتنی هەمیشەیی پێکدادانەکان لە غەزە بوون و یەکێک لەوان لە ناڕەزایەتی دەربڕین بە ئاگربەستەکەی ژانویە لە پۆستی وەزارەتی خۆی دەستی لە کار کێشایەوە. ئێستا ئەم پشتگیریە گرنگە لانی کەم لە کورتخایەندا بۆ نەتانیاهۆ دەستەبەرکراوە. هەروەها نەتانیاهۆ بە تۆمەتی گەندەڵی دادگایی دەکرێت. لە حاڵەتی سەزادان لەوانەیە ڕوبەڕووی سزای زیندانی بێتەوە. بە گوێرەی میدیاکانی ئیسرائیل ڕۆژی سێشەممە دادگایەک لەگەڵ داواکاری نەتانیاهۆ بۆ ئامادە نەبوون لە دانیشتنی دادگایی هەمان ڕۆژ بەهۆی دەستپێکردنەوەی جەنگ ڕەزامەندی نیشاندا. ڕۆژی یەکشەممە نەتانیاهۆ ڕایگەیاند کە نیازی هەیە سەرۆکی ڕێکخراوی ئاسایشی ناوخۆیی ئیسرائیل لابرێت. ئەم کارە وەک هەوڵێکی تر بۆ لاوازکردنی چاودێری دموکراسی لە ئیسرائیل لێک دراوەتەوە و چاوەڕوان دەکرێت ناڕەزایەتی بەرفراوان لە کۆتایی ئەم هەفتەیەدا ڕووبدات. ئێستا لایەنگرانی نەتانیاهۆ دەتوانن ئەم ناڕەزایەتیانە وەک کارێکی دژەنەتەوەیی پێناسە بکەن. ڕاپرسیە دواییەکان نیشانیان داوەکە زۆرینەی ئیسرائیلیەکان پشتگیری لە ئاگربەز لە غەزە دەکەن بۆ گەڕانەوەی 59 بارمتەی ماوە، هەرچەند پشتگیری بۆ درێژەدان بە جەنگ تا سەرکەوتنی تەواو بەسەر حەماس هەر بەرزە. ڕاستیە تاڵەکە ئەوەیە کە وچانی پێکدادانی نێوان ئیسرائیل و حەماس ئێستا کۆتایی هاتووە. وا پێدەچێت کە گەیشتن بە ڕێکەوتنێک بۆ وەستانی هێرشە نوێکانی ئیسرائیل لە داهاتووی نزیکدا دوور لە چاوەڕوانی بێت. بەرپرسانی ئیسرائیلی بەڕوونی ڕایانگەیاندووە کە ئەم هێرشانە تەنها دەستپێکی کردارێکی فراوانترە کە تا کاتی ئازادکردنی 59 بارمتەی ئیسرائیلی ماوە لە غەزە درێژەی دەبێت. چاودێران پێیان وایە زیاتر لە نیوەیان گیانیان لەدەستداوە. ئەم دۆخە بە ناچاری دەبێتە هۆی قوربانیبوونی بەرفراوانی هاوڵاتیان، ئاوەرەبوونی زیاتر و وێرانکاری زیاتر. قەیرانی مرۆیی لە غەزدا کە بەهۆی هاتنی بەرفراوانی یارمەتی مرۆیی لە ماوەی ئاگربەستدا تا ڕادەیەک کەم ببووەوە، ئێستا دووبارە بەرەو خراپتر بوون دەچێت. 2 هەفتە پێش ئیسرائیل گەماروی تەواوی غەزەی سەپاند و ئیدعای کرد کە حەماس لە یارمەتیەکان بۆ قازانجی خۆی کەڵکی خراپی وەرگرتووە و ڕێکەوتنەکەی پێشێل کردووە. حەماس ئەم ئیدعای ڕەت کردوەتەوە.
بەرپرسانی مرۆیی دەڵێن کار ڕێکخراوە فریاگوزاریەکان و دوکانەکانی غەزا لە ئێستادا یەدەگی پێویستی تەنها بۆ نزیکەی 3 هەفتەیان هەیە، بەڵام توندوتیژی نوێ پرۆسەی دابشکردنی ئەم یارمەتیانە زۆر قورستر دەکات.